پێنجی 12 ساڵی 1990 لەم شوێنەدا کۆمەڵێک گەنج دەستیان بە مانگرتن کرد و ئەم دروشمانە و چەندین دروشمی دیکەیان بەرز کردەوە. پێنجی 12/1990 هاتینە بەردەمی ئەم شوێنە کە ئێستا خانەنشینە بارەگای نەتەوەی گرتوەکان بوو. ئەنا خۆمانە تاوتویەکمان کردوان بۆ ڕیانەی لە هەر مزگەوتێکەوە یەک دوو دارمەی بێنین بۆ ئەوەی زیاتر شتەکە سەرنجڕا بکێشێت. ئێستا و دوای 34 ساڵ وەک دەوترێت جارێکی دیکە مێژوو خۆی دووبارە کردەوە. نزیکی 7 ڕۆژە نان و ئاومان نەخواردووە. ئەگەر لە ناو بەفری شاوین زۆر ئاسایی وەلامان لە پێناو قەزێکەمانان لێرەیە. دەستمان لەسەر دڵمان وای ئەمە چینە جێر خەباتێکەوە خەڵکیش لێ بەدەمانەی چ بکەین. ئەی باتە لە پێیانە ئێوە نەبوون ئێمە ئێوەمان دروست نەکرد. بە نەک بڵێن پەشیمانین من ئەڵێم زۆر درەنگ کردمان. نەخێر وەک لە سڵات کەس نەهاتوە، بەڵام وەکو لایەنی حیزبی بڵێ لایەنی ئەحزابی سیاسی زۆر هاتوو. ئێستا شەوێکی درەنگە و کاتی پشودانی مانگرتوەکانە و کەشوهەوا بەرەو ساردتر بوون دەچێت. هەوکات ئامادەکاریان کردووە بۆ ئەگەری بارانباری. ڕۆژێکی نوێ بە باران و بەفربارین دەستی پێکرد. ئاو بەژێر خێمەکاندا دەڕێت. سڵاوتان لەبێ. ئەم دروشمانەی بەدەست منەوەی و ئەم شوێنەی کە ئێستا منی لێوەستا و پەیوەندیەکی بەهێزیان هەیە بە یەکەوە. چۆن؟ با پێتان بڵێم. دەگەڕێینەوە بۆ ساڵی 1991. دروست ئەم شوێنەی کە منی لێم ئەو کات بارەگای نەتەوەی گرتوەکان بوو لە سلێمانی. لە پێنجی 12 ساڵی 1991 لەم شوێنەدا کۆمەڵێک گەنج دەستیان بە مانگرتن کرد و ئەم دروشمانە و چەندین دروشمی دیکەیان بەرز کردەوە. ئەو کەسانەی کە دەستیان بە مانگرتنە کرد ژمارەیان 13 کەس بوو. کۆمەڵێک داواکاریان هەبوو کە لە چەند خاڵێکدا نووسیانەوە تەسلیمی بارەگای نەتەوەی گرتوەکانیان کرد ئەم شوێنەی کە ئێستا منی لێ. هاوکات کۆمەڵێک داواکاریان هەبوو کە گرنگترینیان جێبەجێکردنی بڕیاری 688 و گەڕانەوەی ئاوارەکانی سەر سنووری هەرێمی کوردستان و لابردنی ئابڵوقی ئابووری و گەڕانەوەی زیندانیانی سیاسی و پاکردنەوەی ئەو سەرچاوە ئەوانەی کە ڕژێمی پێش و ژەهراوی کردبوو. بە کەژاوەیە گومانیان بۆ خەسەخانە. تابوتەکانیش بەتانێکمان تیادا خزمەکە سەرینێکا و بەتانیش ئەمان نابە خۆمانە. مانگرتنەکە کە بڕیارمان لەسەریە هاتین سەیری ئەو بنوودانەمان کرد بنوودی نەتەوەی گرتوەکان کە چ شتێ شمولی ئێمە کاگە جێبەجێ بکرێ پارێزراوە بین و بە ئازادیەژین. ئیترەوە بوو ئەو کۆمەڵە بڕیاری کە ئێمە دۆزیمانەوە
دیراسەمان لەسەری کرد لەگەڵ کۆمەڵی کەسی شارەزاش لە یاسای نێودەوڵەتی ئۆمانە هەر دانیشتین نووسینەکەمان بەیان نامەکەمان نووسی 13 کەس بووین کرمان بە زمانی عەرەبی و ئینگلیزی و بێگومان بە کوردیش 5/12/1990 کاتینە بەردەمی ئەم شوێنە کە ئێستا خانەنشینە بارەگای نەتەوەی گرتوەکان بوو لێرە دانیشتین بڕیارەکان لێوەرگرتین و تیان فەرمونون بڕۆنە ماڵەوە ئێمە جاوتانینەوە ئێمەشمان ئێمە هاتووی مان بگرین مانەگرین نە خواردن هەتاکو وەڵام وەرەگرین مانگرتنی ساڵی 1990 بۆ ئازادی بوو ئەوە نەتینووی ئازادی بوو خەڵک تەنانەت ڕژێمی بەعس ئەویست موچە بە خەڵگەی نامێ یان و سەری بەرز شۆڕ ناکەین بۆ موچە بەڵام ئێستا بەعکسەوە دەسەڵاتی کوردی زۆر بەداخەوە ئەو سەراعاتانی لەناو خۆیانە تەسیری کردوتە سەر بژێوی خەڵک موچەی خەڵک ئەو سەراعاتانی هەیەە لەگەڵ بەغایە هەرێم و بەغا بە شێوەیەکی خێرا چارەسەری ناکەن یعنی خەڵک بەڕاستی برسی بووە ئەی مامۆستا کە بێتە سەرجادە ئەوە شکاندنی شکۆی مامۆستا زۆر پلەیەکی بەرزی هەیە لە ناو کۆمەلگایە کە چوینە ئەوێ پاش چەند ڕۆژێک کە سوکارمان هاتن بە نیگەرانیەوە طبعاً بە نیگەرانیەوە تۆ لە نێوان مردن و ژیانە ئەمە مردنەکە ئەوەیە تۆ لە چیسیان ئەچی ژیانەکەش ئەوەیە کە تۆ بەردەوامی بە قەزیەک ئێت و گەشەی پێ ئەیە ئەمە وای لێکردبوون ئێمەش دوودڵ نەبووین بەڵام ینی خەمێک پەرۆشیەک دروستە کا لە حاڵ بەڵام سوور بووین لەسەر بڕیارەکان خۆیان دوای ئەوان هاتنە سەر ڕەئونەکانی ئێمە کە ئەم شتە وەکو شەهید بوونە وەکو خۆ بەختکردنێکە لە بێناوی قەزیەکی گەورەیە لە یەکەم ڕۆژ دوم ڕۆژ کەسمان لەگەڵ نەبوو تەنها یەک دوو برادەر نەبێ کە هاوڕێی کاک نەورۆز و کاک بەرجەت بوون هاتن پاڵپشتیان کردین بەڵام بۆ ئێوارە ئیتر پێداویستەکانیان بۆ ئامادەکردین مەسەن بۆ نمونە هینیان نایلۆنیان بۆ هێنای ئەمانی شینەکانی UN هەروەها وردە وردە تۆزێ چڵوچیواڵی داری وشتیان بۆ کۆکردینەوە و باران جا ئەو سەردەمە لەگەڵ ئێستا لە ڕووی کەشەکەەوە زۆر جیاواز بوو زۆر باران ناوی بوو تەڕوتوش بوو سەرمایشی زۆر بوو بەڵام ئێمە هەر قوبوڵمان کرد ئاوا ئیشەکە جێبەجێ بکەین بڕیارمانە دارمەی تێبێنی دارمەی تێکمانە هێنا لە دەوری بۆ بەیانیەکەی هێنامان یەک دوو برادە تێچوو بەڵام سیرمان کرد ئەو دارمەیتە سەرنجی برادەرەکانی ڕاشە سەرنجی خەڵکی ڕاکێشە لەناو خۆمانە تاوتێکمان کردمان بۆ بڕیارنەی لە هەر مزگەوتێکەوە یەک دوو دارمەیت بێنین بۆ ئەوەی زیاتر شتەکە سەرنج ڕاپکێشێت وەڵای ترەوە بوو کە هێنایان فعلا خەڵک دیعای ئەوەی کرد بانگوازی ئەوەی کردی خەڵق مردووە و دارەمەیتە بوونەوە ئیتر وردەودا ئەمە بەشێ بوو لەو کارەی کە گەشەی پێەیە ئیتر دارمەیتەکانماندا ناو زۆربەمان تایە خەوتی نایلۆنێکمانەیە بە خۆمانە ئێستا و دوای 34 ساڵ وەک دەوترێت جارێکی دیکە مێژوو خۆی دووبارە کردەوە لەم خێمەی پشتی منەوە 13 هاوڵاتی موچەخۆری شاری سلێمانی لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان لەم شارەدا مانگرتنیان ڕاگەیاندووە و چەند داواکاریشان هەیە کە دیارترینیان تەوتینکردنی موچەکانیانە گەڕانەوەی شکۆیە بۆیە لەم بەرنامە تایبەتەدا دەمەوێت هاوڕێگەیان ببوو منیش و ئێوەش بزانین لەم مۆرجی سەرمایەدا بارودۆخیان چۆنە و چۆن داکۆشی لە مافەکانی خۆیان و هاونیشتیمانیانیان دەکەن دەشمەوێت بزانم بارودۆخی خێزانەکانیان چۆنە ئایا پشتیوانیان دەکەن یاخود داواکارن لێیان کە ئەم مانگرتنەکەیان بشکێنن لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بڕیارێکی مێژووی درا ئەویش ڕاگەیاندنی مانگرتن بوو بڕیارماندا هاوڕێگەیان بین و ئەو چیرۆکەتان بە شێوەیەک بۆ بگێڕینەوە کە وەک بڕیاری ئەم مانگرتوانە مێژووی بێت لە سەرەتای دەست پێکردنی مانگرتنەکەەوە پەیتا لە هەموو ناوچەیەکی هەرێمی کوردستانەوە
هاو نیشتیمانیان بۆ پشتیوانی کردنیان بە ڕۆژ و شەو و شێوازی جیاواز سەردانیان دەکەن. پێم بڵێن وانی چەنەمە؟ چەنی مانگە؟ مامۆستا ئەمڕۆ 2025 مامۆستا دڵشاد زێباری و هاوڵانی لاکرێوە بە نوێنەرایەتی موچە خۆران و هاونیشتیمانیانی سنووری بادینان لێرە. ئەڤڕۆ ئەم وەک مامۆستا و فەرمانبەرێت ناڕازیەت دەڤەرە بادینان بگشتی و هەموو قەزا و نەحیا ئەڤڕۆمە سەردانا خیڤەتگاها ئەف مامۆستایەت مانگرتی مامۆستا و فەرمانبەرێت مانگرتی کری لێرە و مە پشتەوانیا خۆ بۆواندا دیارکردن ئینشاڵڵا دێ پشتەوان بین و حتا ماهیکێ دێتگەلمان بەردەوام بین. ساتی گەڕانەوە یەکێک لە مانگرتوەکانە لە نەخۆشخانەوە بۆ ژێر خێمەکە، ئەوەش دوایەوەی باری تەندروستی تێکچوو. ماوەیەکی زۆرە کە خواردنیان نەخواردووە، ئەوەش بارودۆخی تەندروستیانی خستۆتە مەترسیەوە و بۆ دڵنیابوونەوە لە تەندروستیان تیمە تەندروستیەکان دەیان گوازنەوە بۆ نەخۆشخانە. بەڵام سەرباری تێکچوونی باری تەندروستیان بەدەست ئاماژەی سەرکەوتن و وورەبەرزی خۆیان دەکەن. هاتنی ئەو کەسانەی بۆ پشتیوانی دێن و سەردانیان دەکەن سات بە سات زیاد دەکات، مانگرتوەکانیش پێشوازیان لێ دەکەن. هێمن سەڵاح کە مامۆستایە لەگەڵ هاوڕێیانیدا لە کۆیەوە هاتوون و پەیامی پشتیوانیان بە مانگرتوەکان گەیاند. ئێمە وەکو مامۆستای ناڕازی کۆیە بۆ پاڵپشتی و پشتیوانی لە هاوپیشەکانمان هاوڕێیانمان کە لێرانەمانیان گرتووە لە ژێرە و خێمەی هەڵوێست و شکۆدا هاتوین ئەوان لە پێناو خۆشگوزەرانی خەڵکی هەموو کوردستانمانیان گرتووە. بۆیە ئێمە بە پێویستە زانین بە ئەرچی سەرشانی خۆمان زانین کە پشتیوان و پاڵپشتیان بین و لە نزیکەوە بینیمان بەڕاستی دۆخی تەندروستی هەندێکیان زۆر خراپە و خوانەکە هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوو بدات ئۆباڵی ئەسۆی ئەوە دەکەوێت سەر حکومەتی کار بەڕێکرد داخەوە دوای خۆپیشاندان ڕێپێوان ڕێگرتن بەرەو بەغدا دوای هەموو ئەمانە ئەمە دوا خەباتی مەدەنیەکە مامۆستایان ئامادەن گیانی خۆیان بکەنە قوربانی لە پێناو بژێوی ژیانیان کە موچەیەکە لە هیچ شوێنێکی دنیا مان ناگیرێت بۆ موچە بۆ بژێوی ژیان. لە کۆیش وەکو پاڵپشتی پشتیوانێک ئامادەین ئەگە گشار و شارۆچکان بگرێتەوە ئێمەش خێمەی ناڕزایەتی هەڵبدەین وەکووان پەرە بدەین بە مانگرتن. ئێستا کاتی پشکنینی تەندروستی مانگرتوەکانە لە ڕێگای تیمێکی پزیشکی تایبەتەوە چاودێری دەکرێن و ئاگاداری بارودۆخی تەندروستیان دەبن. پشتیوانیەکان بەردەوامن و مامۆستا کوێستان حەسەنیش بە یاوەری مامۆستایانی هاوڕێی لە خوێندنگەیەکی سلێمانی لە لای مانگرتوەکانە. ئێمە مامۆستایان هاتوین بۆ پشتگیری مامۆستایانی هاوڕێمان هاتین داوای موچەی خۆمانەکەین مافی خۆمانەکەین ئەمانەوەی هاوتابین وەکو مامۆستایەک لە حکوومەتی عێراقی کە لە هەموو مانگێ لە کاتی خۆیان موچەکەی وەرەگرێت داواکاری لە هەموو فەرمانبەرێک کە هەر مانگرتوێک لێرە نوێنەرایەتی مامۆستایانی فەرمانبەران بەعام ئەکات کە ئەگەر دەستکەوتێکیان هەبێ بۆ هەموومانە داوایان لێکم هەمویان بەشدار بن هەمویان پشتگیریان بکەن پێم وابێ بەیانی خۆپیشاندان نەکرێ خۆزگە هەموو کەسێک بەشدارە بوو نەکەر فەرمانبەر دایک و باوکی خوێندکاریش. وردە وردە بەرەو خۆرئاوە بوون دەچین، بەڵام هێشتا بەردەم خێمەی مانگرتوەکان جمەی دێت لە پشتیوانانی ئەم مانگرتنە. جارێکی دیکە بارودۆخی تەندروستی دوان لە مانگرتوەکان تێک دەچێت و بۆ دڵنیابوونەوە لەیان ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت.
تا زیاتر خۆر بەرەو ئەوە بوون بچێت کەشوهەوا سارتر دەبێت بەڵام پشتیوانانی ئەم مانگرتنە تینێکی گەرمی خۆڕسکی بەهێزیان بە خێمەی مانگرتوەکان بەخشیوە. ئێستا جارێکی دیکە پشکنینی تەندروستی گشتی بۆ مانگرتوەکان دەکرێتەوە. فازیل شێخ قادر یەکێکە لە مانگرتوەکان و باسی داواکاریەکانیان دەکات. سەڵاتێکەیە بەڕێزانە نایان لە خۆیان ناوە حکومەتی هەرێم تەگەرەی تێکەن بۆی تەوتین نەکرێت تاکو موچەخۆر هەر چاوەڕێ بێ بە هەژاری بژی سەرگەردان بێت داماو بێ هەرچێکی لێبێ ئەوان بەخیاڵیان نایە بەس ئیشی خۆیان بڕوا. لەبەرەوە ئێمەش ڕێگە لەوە ئەگرین بڕیارمان نا مان بگرین خۆمە بگرینەوە لە خواردن و خواردنەوە نزیکی 7 ڕۆژە نان و ئاومان نەخواردووە و یاداشتەکەشمان و داواکاریەکانمان لە یاداشتەکەیان نووسی و تەسلیمی UN-مان کرد تەسلیمی ڕێکخراوەکانمان گەشتووە بە ئەمریکا تر هەست بەواکەین کە خەڵک هاتە جواب ئەگەر چی ناومێد بوو بێ ئەمڕۆ بەهۆی ئەم مانگرتنەوە ئێمەوە ئومێدیشان بۆ پیا بۆەوە سپاس بۆخوا کۆمەڵانی خەڵک لە هەموو چین و توێژەکان هاتن بەدەممانەوە و پێشوازیان لێکردین هاتن بۆ پشگیری هاتن بۆ هاوخەمی هاتن بۆ هاوغەمی دەستی یەک بەیەکیانە گوشین ئێمە بەردەوامی شەمین لەسەر ئەو چالاکی خۆمان وەکو مانگرتن هەتا بە مافەڕەواکانی خۆمان و داواکاریەکانی خۆمان. یەکێکی دیکە لە مانگرتوەکان پاکیزە حەمامینە کە فەرمانبەرە ئەو دەڵێت پەیامەکانی ئەمە سیاسی نین و هەمووی داواکردنی ماف. پەیامی ئێمە دیارە پەیامەکانی ئێمە سیاسی نین پەیامەکانی ئێمە هەمووی مرۆیی و مافە ئەرک و ماف ئەرکمان جێبەجێ کردووە مافمان خوراوە و دزیمان لێکراوە ساڵ 12 مانگە بۆ کرێچێتی بەڵام بۆ موچەوەرگرتن 9 مانگە تەوتینمانەوێ با منیش وەکو هەموو هاوڵاتیەکی بەسرا و بەغا ئەگەر عێراقیم وەکو ئەوان وەرگرم ئەگەر عێراقی نیم با دەوڵەتێک دروستکەین و جیابینەوانێ و ژیانی خۆمان دروستکەین چاومان لەدەست بەغاوە نەبێ بۆچی بۆ موچەکە عێراقی نیم بۆ ئەوان کە ئەچن لەوێ دانیشتن و وەزارەتیان هەیە و جێگری سەر کۆمارە بن و جێگرەکەی داگیرەکەن ئێمە عێراقی بۆ عیب نییە عێراقی بێ بۆ من عیبە عێراقی ئەو پێ عیب نییە 1 ملیۆن دۆلار موچە وەرەگرێ بەناو عێراقی بوونیەوە بۆ ئێمە تاوانە و جاشین ئەگە بەس بە موچەکەی خۆمان وەرگرین داوای تەڵتیم بکەین داوای ئەومان کڕوە گەنجەکانمان دا بەمەزرێن داوای ئەومان کڕوە نرخ بگەڕێنەوە بۆ تاکی کورد نرخ بگەڕنەوە بۆ فەرمانمۆستا و فەرمانبەر و گەنجەکانمان و بەس ئیتر گەنجەکانمان لەوە زیاتر چوک مەکەن ڕۆژێک نایەنن گرێ بەست و ڕۆژێک نایەن لادرا و لەبری شەهادەیان هەیە لەبری مناڵەکانی خۆتان شەهادەکانتان بۆ کڕێونەتەوە ئەوە غیرێ لە شەهادەی مناڵی فەقیرێکەکەن وای لێکەن واتان لە خەڵک بڵێ نەخوێنە بڵێ خۆشەهادە قیمەتی نییە تەبەقەیەکی ئاسمانیتان بۆ خۆتان دروست کردووە ئەی پاتە لە پێیانە ئێوە نەبوون ئێمە ئێوەمان دروست نەکرد خۆ مێژوەکە هێشتا کۆن نییە ئێوە ئەو نەتان گومرگ خستە سەر هەموو کاڵایە گومرگەکەش کۆمپانیای گومرگەکەشی خۆتانە کاسمیشتان نەهێشت چیتان هێش لە وڵاتەیە هەچی داوائیری حکومیە کردوتانە بە ئەهلی باسی سیاست ناکەین باسی مافەکەین جا هەردانیشی چیمان خورا چیمان لێ نابێتەوە بە کۆی گشتی منی کورد هاوڵاتی ئەم نیشتیمانم ئەرکم جێبەجێ کردووە مافەکانمان بەرێ سوکایەتیم پێمەکە دەستمەکە بە گیرفانمان ئەی بە دزی مەکە ئێوە دزەگرن ئەیکی ئێوە بگرێ کاژێکیان مامۆستا دڵشاد نامێکی بۆ ناردم وتی ئەڵێ چی ئێمە 10 ساڵە خەباتەکەین
کۆتاییەکەی بامانگرتن بێ تم بەدڵمە و من خۆم عەتر و حەکەم لەسەر مانگرتنە لە ڕووی زانستیەوە من دەعەمتەکەم ئەژمە پشتیوانە هەمان پرسیارمان بۆ ئەم برادەرانە طرح کرد لە دانیشتنی یەکەمە ناوی 100 کەسی ڕێک ئەهاتە پێشەوە ناوی نووسی باشە حتا مەسەلەکە بەرەو جدیاتە چوو ناوەکان کەمبێ کرد حتا بەرەو جدیاتە چووتر ئیشی عەمەلی تیاکەن ناوەکان کەمبێ کرد حتا هاتینە سەر 10 کەس ئەو ڕۆژە ڕۆژی جدی کە لە بەردەم تایتانیکە کۆبووینەوە کە چووین سیرەکەین ژمارەی ڕاگەیاندکارەکان و کامێرەمەوانەکان لە ئێمە زیاتر بوو دەستمان لەسەر دڵمان بوو خوای ئەمە چینە جێر خەباتێکەوە خەڵکیش نەیە بەدەمانەوە چی بکەین هاتین پرۆسەکەمان هێنا و ئەلێرایە دەستمان کرد بە مانگرتنەکە بەڵام هەر یەکەمان ڕوومان کردە خوا و نوێژێکی سوژدەمان برد و وتمان خوایە ئێمە نەبە هیچ برامێکی کرد بەخۆمەوە کەفیلی ئەو 12 برادەری تریش مەکەم ئەمە بۆی خەڵک دڵنیا بێت لێمان دڵی پاک بێتەوە لێمان ئێستا من و مەرگ یەک مومان فەرقا لە بانۆ 2 جار من مەرگ سەردانی کردوم مەرگ لەمان بەڕەحمتر بوو پێم بە منی نەوێراوتی بڕۆی ڕۆنامەکەت تەواوکە واللهی یەک نیازێکی خراپ یەک نیازێکی بەرژەوەنچی یەک نیازێکی نەخوازرا و من لە خۆم و هاوڕێکانمان نایبینم مامۆستا دڵشاد میرانیش بە هەمان شێوە مانی گرتووە و خۆشحاڵە کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە پشتیوانیان دەکرێت ڕحێنان بۆ لای من باجێ نەتەوەی گرتوەکانیان پێبوو وتی پەیامەکەتان گەیشتووە من لە ماوەکانی ڕابردوودا بە دیاریکراوی لە 11 ساڵی ڕابردوودا هەموو جۆرە داواکاریەکانمان لە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی کرد بەڵام بەداخەوە بە هیچ جۆرێک نەهاتن بەدەم داواکاریەکانمانەوە بۆ ئێمە پێمان وا بۆ بابەتێکی نوێ بێتە ئاراوە داواکاریەکی نوێ و جۆرێک لە فشاری مەدەنی نوێ بێتە ئاراوە کە ئەویش خۆگرتنەوە بوو لە خواردن و خواردنەوە لە بەردەم نەتەوەی یەکگرتوەکان بۆ ئەوەی کە بەڕاستی دنیای دەرەوەش لە بابەتی ئەو نائەدالەتیە و ئەو زوڵم و زۆر و ستەمەی لەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکرا تێگەێنین کە خۆشبەختانە زۆر تا ئەمڕۆ سەرکەوتوو بووین لە ئاستی باڵا لە ئەمریکاوە 4 نەفەریان ناردبووە ئێرە و 4 نەفەرە پەیامی ئەمریکایان پێ بوو کە بۆ منیان ناردوو ئەمە پەیامی ئەمریکیەکانە بۆ ئێمە کە ئەوێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نێوان ململانەی سیاسی و حکومەت و هەرێم دەرکا بۆیە بە خۆشحاڵیەوە توانین بڵێن نەتەوە یەکگرتوەکان وەڵامی باشی ئەمەیان نایەوە کە بەرپرسی ئۆفیسی ئەمریکایە. کەسوکاری مانگرتوەکان لا تەندروستی ڕۆڵەکانیان زۆر نیگەرانن بەڵام دڵخۆشیشن کە بوونەتە هۆکاری سەربەرزیە. ئێمە وەکو کەسوکار لە وڵۆلانگری ئەومانە کرد کە بیشکێنێت و بێتەوە ناومان لەبەر ئەوەیە مناڵێکی هەیە شەلەل دەماغە بۆی پاڵپشتە بۆ مناڵەکەی بەڵام ئێستا هەمومان هینمان وایە کە بەردەوام بێت تا بتوانین تا بزانین ئەگا بۆ مەبەستەی کە خۆی هەیەی و کە مەبەستە بۆ هەر هەموو فەرمانبەران سەرجەم بچین و توێژەکان بەبێ جیاوازی لەبەرەوەی باشبەختی مناڵەکەی باش نییە جارە بە تایبەتی ئەم دووسێ ڕۆژە حاڵەتێکی تەواوی بۆ مناڵەکەی هاتووە بێشەوە تایزەوە بەرز بوو تووشی نقشانەوە بۆ بێ لەوەی کە ئەو نەخۆشی شەلەل دەماغەیە و کۆمەڵێک عیلاج لە بەردەوامی بەکارهێنێ و خەو خواردنی ڕێک و پێک نییە وەکو مناڵێکی ئاسایی بەڵێ زۆر دڵی لای بوو یعنی ئێستا گەر هەر کەسێک کە باسێکە هەواڵی ئەپرسێ یەکسەر دڵی فڕات بە فرمێسک و بە گریانەوانە وەڵامتانەیاتەوانە داواکاری تەنها بۆ ئەمانە داواکاری ئێمە بۆ سەرجەم فەرمانبەرانە بەگشتی بەبێ جیاوازی نەک ئەوە بڵێن فەرمانبەران و مامۆستایان و هێزەکانی ناوخۆ هەر هەمووی بێنە سەر خەت لەگەڵ ئێمەیە با بە یەک دەنگ بتوانین ئەم وەزعە بەلایە کابەرین ورەمان شەڵا پۆڵاینە تش بەخوا. هەرکات ژمێرێک تێدەپەڕێت سەرما و با بە هێزەکەی سلێمانی زیاتر دەبێت بەڵام مانگرتوەکان دەڵێن لە ناو بەفریشدا بێت ئاساییە لە لامان و بەردەوام دەبێت. دەسەڵات ئێمە یاین دەسەڵاتی منامە حکومت چکە حکومەتمان نییە
نەخێر وەک لە سڵات کەس نەهاتووە بەڵام وەکو لایەنی حیزبی بڵێ لایەنی ئەحزابی سیاسی زۆر هاتوون بۆ سەرماکە زۆر ساردە هەتا بڵی ساردە بەڵام ئێمە لە بەردەم قەزەیەکەین قەزەیەکی زۆر گەورەیە لەبەرەوە ئەگەر لە ناو بەفری شابین زۆر ئاسایە بەلامانەوە هەرناو بەفرە ببارێ بەفر ئاوا لەناو بەفرە بارەدانیشین ئاسایە بەلام چونکە بۆ قەزەیەکەمان گەورەیە لە پێناو قەزەکەمانان لێرەین و نەک سەرما ئەڵەم بەفریش بێت ئێمە لێرە ئەمێنینەوە بەردەوامە بین زۆر ئاسایە بەلامەوە بۆ سادی یعنی ئەگەر کاتێکی تر بێتە ئێرەوە زۆر سادە و تەحمل ناکەی بەڵام لەبەر ئەو قەزەی کە ئێمە هاتوین زۆر ئاسایە بەلامانەوە چەند پێویست کامێنین یەکێکی دیکە لە مانگرتوەکان دەڵێت کاتێک لە خێزانەکە دوور دەکەویتەوە چەند گرفتێک ڕوو تێدەکەن تا کەسێک لە خێزانەکەی دوورەکەوێتەوە بۆ خۆی دوو گرفتی بۆ دروست بێ یەکەم خەمەکانی خۆی بۆ خێزانەکەی دووەم ئەو خەمانی کە خێزانەکەی لێ یەخۆیتر ئێمە لەوانەیە لێرە تەنیا نەفەرێک بوون بەڵام خێزانەکەمان لە دایک و خوشک و خاڵ و زاو و میمکەزا و ئامۆزا و هەموو ئەمانە مێسە ڤیدیۆکم بڵاو بووە دۆر کە بەحساب نەخۆش بوو مساحەتم تێک چوو لە ئەسڵا خۆشیوانە بوو بەڵام تر بۆ دڵنیایی خۆم بە ئیسعاف بردمیان بە خەسخانە لەوە چێت 50 تەلەفۆنم بۆ هاتبێت لە خزمی پلەیەکەوە ڕێکخراوە دەولیەکان لە لینکەکانی خۆیانەوە ئەوان لینکیان هەیە بە جوڵانەوە مەدەنیەکانەوە پامەکەمان گەشتۆ بەوان وەلایانی بە پەیوەندیداش بە دڵی پامەکەی پێگەشتووە بەڵام ئایا وەڵامەکەی کەوتە سەر ئەوەی کە ئاسی وشاری درکی ئەو چەندێکە بۆ پامەکە تیمەکانی تەندروستی و پۆلیس بەردەوامن لە یەشکگری و چاودێریکردنی مانگرتوەکە سواسیانەکەین هاوکاری ئێمە بوون تا ڕادێکی زۆر باش بەردەوام پشکیلینەکانمان بۆ ئەنجامەدەن بەڵام ئەوەی کە خاڵی سەرنج بێت پێویستی بە کەمێک ڕێخستنەوە هەیە تەرتیبکردنەوەچکە لەم بارەدا پێویستە تیمی تەندروستی جێگیر هەبێ لە ناو ئەم بنکەی ئەم خێمەیە بۆی کە حاڵەتێکی لە ناکەوە بوو ئاگاداری بن پۆرچەند لە ئێستا لە چوارم ڕۆژەوە ئەو حاڵەتانە تقریبان زۆر بووە حاڵەتی لە ناکاو بە تایبەتی ئەمڕۆ 4 حاڵەتمان هەبووە لە ناکاو کە لە هۆشپەچوون و هەناسەتەنجی و کۆمەڵک لە بارانە بووە بەڵام بە شێوازی گشتی ئامادەکاریان کردو هەماهەنگ بوون ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئێمە دلێر جوامێر هاوسەری یەکێک لە مانگرتوەکانە و پشتیوانی تەواوی دەکات باز لەوەش دەکات ئەوان بەرگری لە هەمووان دەکەن ئەمە بڕیارێکە و دراوە و بڕیارێکی ناچاریە ئەوە نەبێ بە ئارزوی خۆمان هەڵامژاد بێ بەڵام سەبارەت بە مامۆساشنە لەخوا بەجیابێ ورەی زۆر زۆر بەرزە تۆخی تەندروستیشی وەک هەموو مانگرتوانی کە تۆ حەو ڕۆژ مانەگرت بێ لە خواردن و تەنها ئاو خۆی بەدڵنیاییەوە من دۆخیان بڵێم باشە باش نین بەڵام وریان بەرزە لەخوا بەجابێ ئێمەش پشتوکە نایانین لەگەڵیان نین و هاوکاریان نەبین بەڵام بڕیارەکە بڕیاری خۆیانە بڕیاری ئێمە نییە تا ئێمە بتوانین زەختیان لێ بکەین و بڵێن ئەو شتە بکەن بەڵام شتێکیان کردووە بۆ هەمومان بۆ هەموو موچەخۆرێ بۆ هەموو فەرمانبەرێ بۆ هەموو خوێندکارێ بۆ هەموو ئەوانەی کە زوڵمان لێکراوە ئەو هاتوون دیفاع لە هەمومانەکەن خۆیان کردووە بە قەڵغان بۆ هەموو موچەخۆران و فەرمانبەران و هاتنی ئەم خەڵکە زۆرە ئەم هەموو خەڵکەکە لە شوێنانەوەیان لە هەموو شار و شارۆچەکانەوە سەردانیان کردوین ورەیەکی ڕۆحی زۆری یاوە بە هەموو مانگرتوان لە ڕووی ڕۆحیەوە هەستەکەم مانوو نین زۆر دڵیان خۆشە لەبەرەوەی کارێکی پیرۆز و باشیان کردووە خۆشمان ینی تۆزی ئەرکی خێزانی مەسەلەن مامۆساشنە سێ مناڵی هەیە مناڵێکی لە 12ەیە
مناڵێکی لە ششە دانێکشمان لە ڕەوزەیە تۆزێ ئەوە تۆزێ ئەوەی کردوین عنی وەکو خۆم بەردەوام ئاگامان لە مناڵەکان بێ و بێن ئێرە و بڕاتەوە بەم سەرماوسۆڵەش خۆتان دەزانن کە وەزعێکی زۆر نالەبار و ڕەشەبایەکی زۆر ناخۆش و سەرمایەکی زۆر هەبوو ئەوانش هەمووی تەسیری کردو بەڵام لە هەمووی ناخۆشتر کە چاوەڕوان کراویش بوو ئەوەیە کە تا ئێستا دەسەڵاتداران بەداخەوە زۆر بێباکن لەو مەوزوعانە و نهاتوونەتە دەمی ماگرتوانەوە ئەمانە کە یەکەم جار دەستیان پێ کردووە بۆ ئەوە دەستیان پێ نەکردووە بڵێن هەفتەیەک و یان 10 ڕۆژ و 15 ڕۆژ خۆیان داناوە تا ئاخیر نەفەس و هەتاوەکو مافەکانیان جێبەجێ نەکرێ کۆڵ نەدەن ئیتر ئێمە چاوەڕوانی هیمەتی خەڵکین و چاوەڕوانی ئەوەین کە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەم پەرلەمانی عێراق کە بێتە جواب لەسەر ئەم وەزع و ئەم دۆخە ئینشەڵا بە شێوەیەک تێپەڕێ کە ڕووداوی ناخۆش نەکەوێتەوە و ڕووداوی ناخۆشیش بکەوێتەوە دڵنیا بن نە ئێمە نە ئەم میلەتە نە ئێمەش وەکو کەسوکاری ماگرتوان هەتا ماوەی لەم دەسەڵاتە خۆش نابی بە تایبەتی دەسەڵاتدارانی هەرێم ئەوانەی کە 33 ساڵە ئەوەی نەشێ بەسەر هەرێ بەسەر ئەم خەڵکیانە هێناوە مامۆستایەکی دیکەی مانگرت و پەشیمانە لەوەی زووتر ئەو ڕێگای مانگرتنیان نەگرتوەتە بەر و دڵخۆشە بە پشتیوانی هاوڵاتیان ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە بەڕاستی ئەم پشتیوانی و هاتنی خەڵکەیە کە ئەوە ئەبینن بە تەنگ ئێمەوەن بەڕاستیانی بە لەحزەنی ئێمە یانی لامان چۆڵ بێت هەتا شەوکاتی خەوتن بگرە خۆمان بە زۆر خەڵکە نێرینەوانێ و ئەوەی کە جێگەی نیگەرانی ڕەنگە لە ڕۆژانی ڕابردوام توانی بێتم بە پێ و وەسم خۆم بچمە ناو ئەو خەڵک و ئەو خزم و دۆست و کەسانی کە سەردانمانەکەن بەڵام بەداخوانانە لەمەگەت دوێن و ئەم ڕۆژ بڵێن بە پێی پێویست دەماتوانە بچینە ناویان چکە بەڕاستی ڕێژەی ئامادەبووان و یا خودی بە تەنگ داواکانی ئێمە هاتون و بۆ ئەوەی پشتیوانی ئێمە بکەن هێندە زۆر بووە نەپەرژانێتە سەریان لێرە ئەوم پێ ناخۆشڵم داوا لێ بردنەکەم کە نەماتوانە بە پێی پێویست پێشوازیتان لێ بکەین بۆ ئەوەی کە ئێوە پشتیوانی ئێمە بوون ئێمەش بماتوانێت بەقەدەر ئەوەی کەوە پشتیوانی ئێمەش خزمەتیەوەمان کردا ناوەڵاجی گەلەوەی بڵێمەگەن نەک بڵێم پەشیمانین من ئەڵێم زۆر درەنگ کردمان ئەوە چەندین ساڵەمە پێشەمەمان بکردایە بۆی نەمان هێشتا هێندە چینی موچە خۆر بچەوسێتەوانە ئەم دەسەڵاتە ئەم نابیستە هەم نابینایە ئەوە زۆر زۆمەمان کردا بەڵام تەستەکەم زۆر تاخیر بووین بەڵام ئینشاءڵڵا لەوە زیاتر تاخیر ناوین بۆ جێبەجێکردنی داواکارەکانمان کەشێکی سارد و شەوێکی تاریک باڵی بەسەر خێمەی مانگرتوەکاندا کێشاوە وردە وردە مانگرتوەکان هەوڵ دەدەن کەمەیەک پشوو بدەن و بخەون ڕۆژێکی نوێ چاوەڕێی مانگرتوەکان دەکات و بڕیاریان داوە ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز دەربکەون خۆپیشاندانێکی بەرفراوان بۆ پشتیوانی مانگرەکان ئەنجام درا و ئەوانیش بە کفنەوە پێشوازیان لێکردن دوای و پشتیوانیە گەورەی هاوڵاتیان بۆیان دڵخۆشی بە ڕوخساری مانگرتوەکانەوە دەبینرێت بەڵام بارودۆخی تەندروستیان بەرەو خراپتر بوون دەچێت کەشوهەوا ساردە و لەگەڵ ئێشەگرانی ئەمنی و بەرگری شارستانی کەمێک خۆمان گەرم دەکەینەوە هەڵاتنی خۆری ڕۆژێکی نوێ ئەوەندەی نەما و خۆم ئامادە دەکەم
ژینگە پارێزانیش سەرقاڵی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی دەوری خێمەکە. خۆیان بۆ ڕۆژێکی نوێ ئامادە دەکەن. بارودۆخی تەندروستیان بەرەو خراپتربوون دەچێت و لە ئەحواڵیان دەپرسن. سەرباری و بارودۆخە کە سوکاریان ئاماژە بەوە دەکەن ورەیان بەرزە. بەڕاستی وەکو سێحەت هیچ باش نییە لەبەرەوەی تۆ بەس بە تۆڵم 8 ڕۆژ تۆنان نەخۆی ئاو نەخۆی لە ژێر خێمەیە لە ژێر پەڕۆیەکە بەم سەرمایە تۆ ناسکی شێخاڵی بێ و سەرماشی بێ ئەبێت چشیانێکە هەبێ بە گوێرەی ئەوەی ماڵی شەوە 3 مناڵی بەجێشتووە تەلەبەی پۆلی 6 هەیە مناڵی بچووکی بەجێشتووە هەمومان پێوەی زۆر ناڕحەتین بەڵام لەبەرەوەی شکۆکەی ئەمەنە گەورە و مەزن و جێ ڕێز و فەخر و شانازی هەموو کوردستانە لەبەرەوە ئێمە بەوە ورەی خۆمان یعنی ئیرادەی خۆمان گرتووە ئەگیناوەکو خەم بە خوشک و براودایک و باوکەوە ئەمە نەمان خەمە بەس لەبەرەوەی ئەم شتێکی هەڵبژاردۆ جێ فەخر و شانازی هەموو دنیانەکی منی عایلەکەم لەبەرەوە ئێمە تەسحێمان ناوە بەشکم ئینشەڵا سەرکەوتن بەدەست بێن ئێمەش لەگەڵ یاین بەزیاوە یعنی حەسەکەین شتەکە هەتا ئێرەیانێناوە ئەمەلێکی هەبێ مستەقبەلێکی هەبێ خۆمان بۆ ئەوە نەیان کردووە بۆ گاڵتە بیکەن و بێن 2 ڕۆژ نان نەخۆن و یا احترامەن بۆیە باسێکە سپیانەڵێ شتیان بۆ بەنەژوورۆ ئەوە هەمویان لێرە گویان لێ ڕەفیقەکانی تەنانە شیر دکتۆر بۆی داناوە نایخوا ئەی تۆ 8 دانە ڕۆژ لە ژێر خێمانان و ئاو نەخۆیت و لە ژێر پەڕۆکا بێ باشێکەوچی بێ بەس لەبەرەوەی ئیرادەیان بەخەوت بەڕاستی دۆخی دەرونی تاک بە تاکی کە سوکاری مانگرتوانمان زۆر لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپان هەموو ڕۆژە کە سوکارەکانمانیەنە ئێرە ئەوەستن هەتا شەو درەنگانی و اینجا ئەڕۆنەوە هەموو دڵیان لای مانگرتوەکانیانە چونکە بەڕاستی لە وەزعێکی زۆر خراپان ڕاستی دکتۆری تێبێ وەکو کەرەنتینەی لێ بکرێت لەبەرەوەی مەناعیان زۆر دابەزیوە ئێستا واشی لێ هاتوو خەریکە لە قاچەکەون وەزعیان زۆر خراپە ئەگەر دیقەتی یا بێ ئێستا من یەکێکیانم هێنا بۆ ئێرە دەستیم گرتبوو لەبەرەوەی نەیەتوانی بڕوە ئەمڕۆ من بۆ خۆم هەستەکەم چونکە بەردەوام لە ناویانە ئەمڕۆ هەستیان پێەکەم زۆر وەزعیان خراپە یعنی وەزعەکان تەواو خەریکە لە ئەڕواتە هێڵی سوورەوە دوێن دکتۆرەکە وتی نابێت زۆر کەس بێتە ژوورەوە و نابێت زۆر کەس بێتە خێمەکەەوە لەبەرەوەی مەناعیان دابەزیوە هێرشگرەکان و پشتیوانانی مانگرتوەکان لە خەمی تەندروستی ئەواندا بەڵام خۆشحاڵن کە بە ورە بەرزی دەیان بینن. ئێستا شەوێکی درەنگە و کاتی پشودانی مانگرتوەکانە و کەشوهەوا بەرەو ساردتر بوون دەچێت. هەوکات ئامادەکاریان کردووە بۆ ئەگەری بارانباری. ڕۆژێکی نوێ بە باران و بەفربارین دەستی پێکرد ئاو بە ژێر خێمەکەیاندا دەڕوات. تیمە تەندروستیەکان سەرقاڵی پشکنینی تەندروستی مانگرتوەکانە. سەرباری و کەش و هەوایە بەردەوام سەرجەم چین و توێژەکان با ڕۆژ و شەو سەردانیان دەکەن. ئێستا نزیک دەبینەوە لە بەریبە ئەم کەسانی لەم خێمەیەدا مانیان گرتووە بڕیاریان داوە تا گەیشتن بە ئامانجەکانیان و جێبەجێکردنی بڕیارەکانیان
بەردەوام دەبن لە مانگرتن ئەو کات بۆ شاگرنگ نییە هەر چەندێک لەسەریان دەکەوێت و ئامادەی هەموو قوربانی دانێکن.